قەیرانی دارایی بەرۆکی حیزبەکانی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە و زیاتر لە ساڵ و نیمێکە حیزبەکانی هەرێمی کوردستان بودجەیان لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووە. بە جۆرێک بەشێک لە حیزبەکان لە بەڕێوەبردننی کاروباری ناوخۆی حیزبەکانیان تووشی قەیرانی دارایی بوونەتەوە. بزوتنەوەی گۆڕان ئاماژە بەوە دەکەن بەشێکی زۆری ئەندامانی بزوتنەوەکەیان خۆبەخشن بۆیە نەبوونی بودجە کاریگەری ئەوتۆی لەسەریان دروست نەکردووە. ئەو موچانی کە گۆڕان سەرفی کردووە بەقەدەر حکوومەت قەرزار نییە، یعنی ئێستا ڕەنگە لە حدودی مانگێک ئێمە لە دوای حکوومەتەوە بین کە کارێکیشمان کردووە لەمە دو هەوڵبین ئەوەش بە تەریقێک لە تەریقەکان لە ڕێگەی دۆست و هاوکارانی پشتیوانانی گۆڕانەوە جێبەجێکی. وەستاندنی بودجەی حیزبەکان بە جۆرێکە بەشێک لەو حیزبانە بە ناچاری خەرجەکانیان کەم کردوێتەوە و گرێبەست لەگەڵ کادیرە ڕاگەیاندنەکانیان تازەناکەنەوە و هەندێک لا میدیا سێبەر و نافەرمیەکانیشیان دابخەن. لە نێویاندا ئێمە کەناڵی ئاسمانی ڕابوون کە زمان حاڵی بزوتنەوەی ئیسلامی بوو دابخراوە ماوەی یەکجار زۆرە، واروها زۆربەی ڕادیۆکانمان داخراون، چەند بارگایەکەمان داخراوە لە ئاستی کوردستان لە کاتی قەیرانی دارایی ئەم یاسایە پەسەند کرا و بە شێوازێکی پەسەند کراوە کە لەسەر حسابی بودجەی هاوڵاتیانە. بۆ نمونە هەر فراکسیۆنی دوو قاتی کورسەکانی بۆ زیاد کراوە. پەرلەمانی کوردستان بەپێی یاسای بودجەی حیزبەکانی ڕێکخستووە، بەڵام لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی تاکو ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ حیزبەکان خەرج نەکراوە. ئەم حزبانە لەسەر ئەساسی ئەو یاسای بودجەی حزبەکان لەبەر ئەوە پێم وایە ڕاستە ئەوانیش کەم و کورتیان هەیە، ئەوانیش تەقسیریان هەیە، زۆربەی حزبەکان ڕاگەهاندنی خۆیان تایبەتی خۆیان هەیە کە پێویستیان بە مەصرفە، کادری حزبیان هەیە، ئەوانیش پێویستیان بە پارەیە، بەڵام ئەوانیش ئەبێتە تەحملی ئەم قەیرانە بکەن و تا ئێمە چاوەڕێی دەکەین کە دەگەینە چه ئەنجامێک لەگەڵ بەغدا. بەپێی یاسای پێدانی بودجەی حیزبەکان کە ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان پەسەندی کرد، لە سەدا یەکی بودجەی گشتی هەرێمی کوردستان بۆ حیزبە سیاسی مۆڵەت پێدراوەکان تەرخان دەکرێت. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.